ئەم فڕۆکە کاغەزیە ئێستا کۆلارێ پێڵێن بەڵام وەکو ناو ئینگلیزیەکەی ڕۆژەکە هەر ئەمە پێڵێن فڕۆکەی کاغەزی بۆ بەدەستی منەوەی ئێستا سەرکەوتێتانەوەی بەڵێ دەست خۆش بێ سپاس بێکمان ئەمڕۆ خۆشەویستان تەورێکمان ئامادە کردووە لەسەر ئەم بابەتە و بە هەندێک لەوانەی کە هەمیشە کۆمەڵی یادگاریمان هەیە لەگەڵ یاوە مێژوویەکی دوور و درێژیشیە لە زۆربەی وڵاتەکان توانراوە ئەمە یاری پێ بکریا و کاری لەسەر بکرێت کا ڕۆژی نیشتیمانی فڕۆکەی کاغەزە ئێمە ئەگەرەمەی بەدەستی منوێ زۆری نەمان ئەگەر لە بیریشمان چوو بێتەوە هەر بەشێکە لە یادگاریمان و لە مناڵیمانە کارمان لەسەر کردووە چێژێکی خۆی مەخەبووە و هەروەها کۆمەڵێکی تر هەر لە کاغەز کە دروستمان کردووە بەلەممان دروست کردووە بەلەم چێژمان لێ گرتووە کە خسمان تەگە تەشتی ئاویش بێت هەر چێژێکی تایبەت بەلەمەکەمان تۆزێ شێوایی پێوە دیارە نازانم هاوکارانم کامیان دروستیان کرد لێرە لەگەڵەوەیە ئێمە باسیەوەکەین کە ئەم جۆرە یاریکردانە ئەمانە کە بۆتە نەریتێک بەشێک لەوەی کە لە منداڵیەوە لەگەڵمانە ئاژی بۆ یاریکردن بۆ چێژوەرگرتن وابزانین بۆ ئەوەی کە لە ڕووی بۆ پەروەردەی منداڵ یان کۆمەڵی یاریترمان هەیە کە ئەمانە بەشێکن لە نەریتەکەمان چێشتا قولێ ماڵە باجێنە هەڵماقۆ زۆر جار ئەوەی کە کردومانە هەلوچێن خەتخەتێن یعنی چەندین جۆری یاریمان هەیە کە ئێمە هەم بە کچان و هەم بە کوڕانیش کردومانە بۆی کە چێژێکی پێبەخشین تەنانەت ئەوەی کە زۆر زۆر گرنگیشە چوو بیشینەتە تەمەنەوە بەشێک لەو یادەوەریەمان لەگەڵ خۆمان هەڵگرتەوە من پێرێ بۆ ئەبزان باوکارم سەحرم و دوتم من هەتا ئێستاش هەڵماتەکانی مناڵیم هەڵگرتووە بەشێکە لەوەی کە من یادگاریم هەبووە لەگەڵ یا چێژم ئەو نەم خەفەت خواردووە کام دۆڕان سەحر ینی ڕێژەکەی کەمە بۆ دوای زیای کردەوە زۆر دڵخۆشی پێم ینی ئەمانەت بۆ لایەنی پەروەردەی منداڵ هەستەکان زۆر زۆر گرنگە بەردەوام کاری لەسەر بکرێت چکە ئەوەی کە منداڵ چێژی لێبینێ ئەوەیە کە خۆی ئەیزانێت نەک ئەوەیەکەی بینێت لەمە زین فڕۆکە لە بۆ گواستنەوەی مرۆڤەکانە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەڵام ئەو فڕۆکەی ئەو دروستیەکە لەوانەیە چێژی زۆر لەوە زیاتر بێ کە لە ئاسمانە ئەفرێت ئێمە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە و لەسەر ئەم شێوازە یاریانە بە میوانداری مامۆستایەکی ئازیزی خۆشەویستی بە ئەزمموی ئەمەنە خزمەتی کردوین ئێمە هەمومان قەرزارێک ئەویش مامۆسا ئەمین سەپان وەکو پەروەردەکارێک کە بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆسا گیان زۆر زۆر بەخێر بێ بەیانی باش سپاس بۆ ئامادە هەمیشە تۆ لەگەڵ هەموو ئەو نەریتە جوانانە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەسە بە پەروەردە و خزمەتکردنی ئەم کەلتورە و منداڵانغانمانەوە تۆ هەمیشە پشتێک بووی لە ئەوە ئێمە کە باسی ئەم ڕۆژاکەین بە تایبەتی با نەیبەستینەوە بە کۆلارە و فڕۆکەی کاغەز و چێشتا قولێ و ماڵە باجێنە و ئەمانە بووە بەشێک لە کەلتوری ئێمە لە مناڵەکانمانە ئەمانە چەند گرنگیەکیە لە پەروەردەی منداڵە مامۆسا من جارێکە سوپاسانەکەم سپاس بۆ تۆش ئەم جارە میواندارێکم تۆزێ دوورکەوتەوە تۆ هەمیشە لەگەڵمانای مامۆسا دوورکەوتەوە تۆ ماڵی خۆت بەڵام من لەگەڵ بینی هەموو بەرنامەکانی ئێوە چونکە هێز و پێزی جیوایتیایە سەرنجم ڕائکێشێدا ئەنیشم بە دیاریەوە زۆر سپاس ئێمە لە مناڵیا زۆر بەهایەکی وا درابوو بە ئێمە سربەستەیەکمان هەبێ لە هەڵبژاردننی ئەو یاریانە ئەو کەلتورانی کەوا باو باپیرانمان پێناسراوە بۆ نمونە ئێستاکێ جەنابتان ئەگام لێ بەلەمێک و کۆلارەیەکی ئەوە لە ئێمە لە پۆلا ئەمان کرد بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئەم کۆلارەیە جاران ئێمە چۆن تیر و کەوان هەیە ئاوا قەوسێکمان تێکرد بینی هەردوو کەوانەکە خامیشێکی بە خامیشێکیکە ئەمان بەس بەیەکەوە ئیتر بە لەزگە بێت بە زەمەغ بێ بەشی بێ کلکێکیشمان بۆ کرد ئەو کلکە ئیتر لەوە ئەچێ ئەم کلکە بۆ تەوازن بێ لە ناوەڕاستی هەمویانە ئێمە کنرێک ئەوەختیان دەزوو هین بوو زۆر باریک بوو ئەمان بەست بە بەکرەیەک بکرە کە بە تایبەتی تۆزی ئەگەر شنەی بەهاتایە با ببوایە ئەچێ سەرەکەەوە بۆ ئاسمان سەر ئەکەو بۆ ئاسمان زۆر جار ئەو وەختەی ئێمە وا نەبوو ستارێکمانێ بێ بە 500 مەتر دانەکەوین ئەبێ دووش خۆمان هەبێ ئەوێ ئەو وەختە لێرەوە بڕین لە مەڵکەنیەوە بۆ سابونکەران کۆڵانێک هەمووی
بەسەر یەکەوە بوو بەسەر یەکەوە بوو چیخە بوو ئەو چیخە بینی ئێمە و بینی دراوسەکەمان پێ ئەگرت ئێمەش مناڵ بووینێتر دا بە دوایەوەکو دنیای ئەنتەرنێت و ژاوەژاوی نەبوو ئەو وەختە ئێمە دڵمان زۆر خۆش بوو ئەگەر بمان خوێندایەتانی وەڕۆنی و ڕۆهاتینەوە فەریکە نۆچەک ئەم حالێک وایە بمان فرۆشدایە ئەوە ئێتر ئەمە شاپیاو بووین ئەتر ئێمە ئەم کۆلارەیەمان دروست ئەکرد ئەچووە ئاسمان کە ئەچووە ئاسمان زۆر جار ئەوەنە بەرز ئەبووەوە ئەمان بەس بە چیخەکەەوە بەیانی هەڵەسانی زرێن کۆلارەکە هەر بە ئاسمانەوە زۆر جای نامەمان بۆ نار ئەو نامەیە مان بەس بەینەکەەوە و بە نێکی ڕامانەچا بە بەردێ بۆ ئەوەی ئەو سەرکەوێت بۆ کۆلارەکە ئەمە کللتورێکی زۆر زۆر جوان بوو من زۆر مەعجیب بووم بە ئەم تۆزە ڕوونکردنەوەیە کە ئێوە سەرەتایەکتان بۆ ئەم قسانەی من دروست تۆ زۆر باشیشی لێزانی مامۆستا کۆلارەوانە منیش زۆر باشی لێزانم تۆ کلکەکەی بە باز ناکەیان هەر بەسیانی بۆ یەکەی بەسیانی باشیان بە باز نەیەکەی وەڵاهی من نازانم ئەوەی بە من ئێڵێم چوار گۆشە بوو بەڵام چوار گۆشەکە ئەوە نەبوو ئەبوایە نوچی گۆشەکان بچوایەتە سەرەوە بە پەتێک یاخۆ بە چیلکەیەک بە قامیشێک ئەو نوچی پێشەوەمان ئەبەست بە ئەم لاولای چوار گۆشەکەەوە بۆ ئەوەی تەوازونێک بەیا بکە کاتێ بەلەنجەونار ئەچێ بۆ ئاسمان جا مامۆستا ئێستا کاتێک هەربوون منە پێش ئەوەی کە ئێمە تەوەرەکەمان دەست پێ بکەین لەگەڵ هاوڕێیانە باسی ئەم فڕۆکە کاغەزیانەمانە کرد هەر یەکە و خەریک بوو لە شوێنی خۆی و کاغەزێکی هێنا بوو دروستە کرد یەک دنیا بەرهەممان هەیە و چەندانەشی لەسەر وڵەکە دەنراوە یعنی وای کردو بەڕاستی چێژی ئێمە لەم تەمەنەیە بەم هەموو مەشغوڵیەتەوە زۆری گۆڕی و وای کرد کە چێژێکی زۆر زۆر تایبەتمان پێ ببەخشێ بۆ ئەم چەند خۆلاکە ئێستا ئەگەر هەر ئەمە لە ماڵەکانە دایک و باوکەکان بیهێنن ئەنجامی بن کۆلارە بێت یاری تر بێ لەگەڵ مناڵەکانیانە بیکەن تا چەند بەڕاستی دەرفەتێک ئەڕەخسێنێ بۆ ئەوەی کە مناڵەکە ئێساڵێن بە بەردامی سەری لە نێو ئایپێدەکایەتی خەریکی یاری ئەلەکترۆنیە یان بێ تااقەتە چۆتە دنیایەکی تەنیای خۆیەوە تا چەند مەجال دەڕەخسێنێت ئەم لێک نزیک بوونانە لە نێو خانەوادەکانە دروست بێت و ئەوە نەش مناڵەکان نەچنە ئەو دنیا تاریک و یان ئێستا ئەو دنیا تەنیایی خۆیانەوە ئەم بابەتە زۆر هەڵەگرێ ئەم کەلتورەی ئێمە باوەڕ بکە من زۆر گەڕاوم جارێک چوون بۆ مۆسکۆ سێرم کرد کە چوونە ساحە حەمرا لەوێ پێش ئەوەی بڕۆین لە دەرگا گەورەکەەوە سێرمان کرد چاڵێکیان کردووە ئەم چاڵە موروی وەگو چۆن خۆمانە ئەڵێ موروێنە ئەمە کردبوو هەڵدا ئەگەر مرۆکە بکەوتایەتە ناو وینەکەەوە ناو چاڵەکەەوە ئەوە 5 ڕۆبریانایەتێ ئەگەر نەکەوتایە ئەوە هینەکە ڕۆشتووە ئەوە مرۆگە ڕۆشتووە ئەگەر ڕۆبڵێکە بێ مەبەستم لەم نمونەیە کە هێناومەتەوە یعنی بەڕاستی ئەو دەور و پشتمان بگرە دوورتریش لە دەور و پشتی ئێمە جۆرە توانایەکیان هەیە پارێزگاری لە کەلتوری خۆیانەکەن ئەو پارێزگاریکردنە ئەبێ ئەمڕۆ ڕنگ باتەوە لە پەروەردەکردنی مناڵەکانمانە بۆ نمونە ئێمە ئەم مناڵانە لە بری ئەوەی بڕۆین کۆمەڵێشتی لاوەکی خۆیان پێوە مەشغوڵ بکەین ئەمە ڕاستەیە و ئەوەیە و ئەوە بووکەڵێ و ئەمەیە ئەوان هەیەن ماڵە باچێنێ ئەکەن کە ماڵە باجێنیان کرد ئەمە دەسە جەمعی ئەم مناڵانە ئەمە ئەکەن هێش هەریەکە بۆ خۆی خواردنێتەوە وەکارێکی بۆ هەتا هەمویان بەیەکەوە ئەیخۆن و دوایی سفرەکە و کۆەکەنەوە فێری ئەوە ئەبن کە چۆن ئەمانە چێشتە قولێ بکەن ئەم ماڵە باجێنەیە بکەن کفتەی سابوونکەران بکەن باشە خەتخەتێن بکەن وەکو کاکە زەرکۆوتی
باشە هەڵماتێن بکەن ئەمانە هەمووی کەلتوری ئێمەیە و هەمووی بەبێ بەهای نەتەوەیی ئەمانە پێشینەکانمە دروستیان نەکردن. ڕاستە کەواتە چەند گرنگە ئێستا لە کاتی پشووی خوێندکارەکانە مامۆسا خوێندکارەکان لە ماڵەوە ماوەی چەند مانجێکە لە نێو خوێندنگاکانەمان دوو بوون ئێستاش کەش و هەواکە خۆشە ئێواران کاچنە پارکەکان با ئەو ئایپادوش تەلابێن دەی ئەم تۆپە بێنە دەی کچەکان بابێک و مناڵەکان بەیەک و یاریکەن ئەمانە دروستکەینەوە تا چەند ئەمە گەورەکان کاریگەریان هەیە کە ئەم شتانە بیری مناڵەکان بخەنەوە بۆیان باس بکەن کە چەند چێژی لێبینی چەند خۆشە ئەمانە چەند گرنگکە ئێستاشتی زۆر لەبەر دەستایە کاگە سەرکۆ ئەڵێ گەورە ئاوە ڕێژێ بچوو پێی تێخە یعنی بەڵام ئێمە ئەتوانین ئەو مناڵانە وا پەروەردە بکەین کە هیچ نەبێ ساتێک لە مۆبایل و ئایپاتەکانیان دوورکەونەوە چونکە ئەوانە وەک ئێمە بەرنامە ڕێژی هەن نەکردووە بۆ پەروەردەکردنی مناڵ لە وڵاتانێک کە خاوەنی کەلتورن و ئەیانێ پارێزگاری لێ بکەن بڵین نێژێک وەکو چین کە 6 ملیار و 600 ملیۆنە ئەوان هاتوون بۆ هەر یەکێ لەم قۆناغانەی پەروەردا هەر بۆ باخچەوە هەتا ئەگاتە سەروتر بەرنامەی تایبەتیان لە ناو مۆبایلەکانە داناوە بۆ ئەوەی ئەمانە بەلاڕێیان نەیان بن ئەوەی کەوا پێویستیانە و دەماغیان و مێژکیان ئەیەوێت ئەوەنە شتیان پێ ئەڵێن چونکە بەردی زر هەڵگرتن نیشانی نەوەشاندنە تۆ لە قۆناغێکا ئەمری 6 ساڵ و 7 ساڵ و 8 ساڵ هەتا ئاگات قۆناغەکانی شتێکی بیتێ کە ئەو نەتوانێت ئەمە لێ تێبگا هەزمی بکە لەبەر ئەوە من وای بۆ ئەچم وەزارەتی پەروەردە یا وەزارەتی ڕۆشنبیری یا ئەو شوێنانەی پابندن بەم پارێزگاری ئەم کللتورانەوە وای لێ بکەن کە ئەم مناڵانە بگەنە ئەو قەناعەتەی کە خەتخەتێن پێشینەکانمان بۆ ئێمەی داناوە جۆرێکە لە زانست جۆنێکە لە هۆی ڕوونکردنەوە بابزانم لە کتێبەکەمە هینی تایە خەتخەتێنی تایە بزانن چەند بە بەهایە خەتخەتێن مامۆساگەر خەتخەتێنیشی تیانە بوو لەسەر ئەوانی کە چێشتە قولێ ماڵە باچێنە شتێکمان بۆ بخێنەرەوە وەڵام ماڵە باجێنیشی تایە زۆر باش ماڵە باجێنیشی تایە هەر ئێساکێ بەسەر چاوانت خۆش ئۆپەرێتی چێشتە قولیە نازدار ئەڵێ وەرن بۆ ئەم یاریە پڕخۆشی و هاوکاریە ئەمڕۆ هەمووی بەشدارین بۆیە وا دڵخۆش دیارین چێشتە قولێ سازەکەین خۆشی بە دڵمان دەدەین بزانێ مناڵێکێ زارا دادەنازێ دەی گوڵێ ساز بکەن چێشتە قولێ دۆی مزری پڕ لە قەزوان بۆتە دیاری شەنگەخان کاروان ئەڵێ منیش سەر لە بەیانی خۆم گۆڕیەوە بە جوانی نانی هەورامی نایاب لەگەڵ ماسی مامزۆراب بۆم هێناون بە دیاری خواردنی کوردەواری ئەمە وردە لەگەڵ ئەمە ئەهۆنرێتەوە چۆن ئەم چێشتە قولێ ساز بکەن شەو بۆ ئەڵێ ئێمەش منجەڵێ پڵاو بۆن خۆشترە لە گوڵاو ئامادەیە کوڵاوە پێکەوە لێمان ناوە تاگڕەوی نییە شیلان ئەڵێ سفرەمان ئامادەیە پڕزەڵاتە و سەوزەیە هەر کەس قاپی خۆی بێنێ سەرمان لێ نەشێوێنێ من بۆتان دابش دەکەم بەشی هەمووتان دەدەم کەس بێژە بەش ناکە شانازەڕێ تێر بخۆن میوە و پڵاو چێشتە قولێمان تەواو پاک و خاوێن پێکەوە سفرە کۆ دەکەینەوە سی ئەم پەروەردەیە ئەم هەموو مناڵە کۆ ئەبێتەوە ئیشەکانیان دابش کردو بە سەریەکە اینجا هەمویان کۆ ئەبنەوە ئەم چێشتە قولێیە کە سازیان کردووە تێری لێ ئەخۆن و اینجا سفرێش کۆ ئەکەنەوە بۆ ئەوەی شوێنەکە پیس نەبێ ئێستاکەوەی تۆ ڕێ بۆی سەیران لە بن درەختێکە ئێمەی گەورە ئاگردانی دروستەکەین گۆشتەکەی تیا برژین ئەویش ئەسووتە یاخۆ لە قۆپۆپەکەی هەڵ ئەپڕوزیە یا ئەو مناڵانە
ئەم شتانە هینەکەن فڕێیان لەبەر ئەوە ئێمەی گەورە ئەبێ چاوساغی وردەکان بین چونکە ئەوان زیینەتی حیاتی دنیان ئەوان بە ئەمانەت خوا پێشکەشی خێزانین کردوون بۆ ئەوەی ئاسوودە بن بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار نمونەیەگەیە من حەزەکەم بۆتان بگەڕمەوە نابێ دایک و باوک بە هیچ شێوەیەک پەیمان بابە مناڵێکەکە نتوانێت جێبەجێ بکات ئەوەنە پەیمانی باتەیە وعدی باتێ کە بتوانێ من ڕۆژێکیان ئەم خاڵخاڵۆکە دەرچوو بوو کە کۆن مامۆستا چۆنە بۆ لەو ئەم خاڵخاڵۆکەیە کۆلارێ ئێستا هاوکارانم بەرزان دروستی کرد ئەگەر پیشانی بن ئەمە یەکێ زۆر جوانە ئەوەیە مەڵێکی ماوە لەوەی دەست دوشتەکەی پێوە بکەیت و ئەم کلکانەی پێوە بکەیت هەنێمانە بەڕاستی کۆمەڵێک لە کاغەز یاخو وەرەقەی زیایە کامایەوە هیچ پارەشی تێ ناچێت بەڵام چێژێکی تایبەتی هەبوو کە مناڵی کرد و لە سەربانەکانەوە بەڵام قەدەمە بە ساقی بۆ من ناگەڕایەوە سەحر باست کردێتە هەمیشە چوو هەوای خۆی لە ماڵە درەوسێت هێنایەوە اینەکە هانی هانیتان قسمە سەر لەبیرم چووە باسی چوینە سەر ئەوەی کە یەکێکی تر لەو شعرانی کە ویستە بۆمان باشە ئێمە با بڕۆین خاڵخاڵۆکە ینەکانی ئێمە پێشینەکانی ئێمە بۆچی خاڵخانەکان داناوە بۆچی شەوگەردان داناوە بۆچی زەردەواڵیان داناوە ئەمانە شەڕەنگێز نین بەڵام ئێمە ئەیان ئاڵۆسکێنین بۆ ئەوەی ئەوانیش پارێزگاری لە بوونی خۆیان بکەن پێمانەوە ئەیان ئەگینا ئەم خاڵخاڵۆکەیە کە من ئێستاکێ بۆ ئێوە بینەرانی ئازیز ئەخوێنمەوە شتێکە کە ئێمە پێویستیمان پێیەتی ئەم خاڵخاڵۆکەیە زۆر جوانە هەموو جارێ مناڵەکان ئەیخەنە سەردەستیان ئەڵێ خاڵخاڵۆکە ماڵی خاڵم لەکوێیە مژدەی هەواڵم پێیە بەڵام من کردومە ئۆپەرێت مناڵی یەکەم ئەڵێ باڵداری بچووک جوانی ئێسک سووک بەرگت قەشەنگە وێنەی تازە بووک من چاوەڕوانم ببێ میوانم زۆرم خۆشەوێت ئارامی گیانم خاڵخاڵەکە جوابی ئاهاتەوە مناڵی نازدار بەهرەی کردگار تۆ خۆشەویستی لای پەروەردگار چیت لە من دەوێت ئەی مناڵی ژیر بۆت ئەنجام دەدەم دێم نەبی زوێر مناڵی دووەمەڵێ وەرە سەردەستم بە جوانیت مەستم لای خاڵی خۆم زۆر خۆشەویستم نازانم ماڵی خاڵم لەکوێیە مژدە و هەوا مژدەی سەردان و هەواڵم پێیە خاڵخاڵۆکە ئەڵێت من خاڵخاڵۆکەم دۆستی مناڵم بە هاوکاریتان شاد و خۆشحاڵم هەر ئێستا دەفرم ئاسمان تەید ئەەکەم بۆ ماڵی خاڵی ئازیزت دەبم چەند جوانە ئەم مناڵە هەر لە خۆیەوە وارە خۆی ئەکا کە مرۆڤ بتوانێت ڕۆڵێک ببینێ بۆ پەروەردەکردنی مناڵەکان بەخوا تەلەفۆنیان بۆ کردی ئازیر کێشی دایخێ جا ئێستا سەرکۆ زۆر جار ئەوترێت لە ڕووی پەروەردەییەوە دایک و باوکەکان هەڵبن لەگەڵ مناڵەکانیانە کات بەسەربەرن بەیەکەوە یاری بکەن بۆ نمونە چیرۆکیان بۆ بخوێنەوە زۆر جار ئێمە گەورەکان مامۆستا لە ناخی خۆمانە ئەڵێت لە دەرونی مرۆڤەکانە لە ناخیانە منداڵێک هەیە لە هەر تەمەنێکا بیت ئەو منداڵە هەر ئەمێنێ بەڵام ئەگەر پشکوێت خست ئەو منداڵە وردە ئیتر با بڵێن بچووک ئەبێتەوە ڕۆڵەکەی لە ئێمە کاریگەریەکانی لاواز ئەبێتەوە وا کات لە ڕووی دەرونیەوە کارمان تێ بکات لەو دنیا پاکە مناڵیە پڕ لە ئێنەرژیە دوورەکەن مامۆستا هەر لەسەر ئەمەش با قسە بکەین بۆ ئەوەی کە بۆ نمونە دابنیشید ئاوە ماڵە باجێنێ بکەی لەگەڵ مناڵەکەتە یاخود بۆ نمونە ئەوەی دائەنیشید کۆلارەی لەگەڵ دروست ئەەکەی دائەنیشی چیرۆکی بۆ ئەڵێت بێت چەند خۆشیشە سەحر لەگەڵ منداڵەکەتە یعنی کە تۆ یاریەکی لەگەڵەکەی لە وەکو ئەو لێ بێت ینی ئەو نوان بۆ شارێکی بۆ خوێنیتەوە کارکتەرەکان بۆ منە ورچەکە چی و یاخو یاریەک لەمانە لەگەڵ یاکەی زۆر جوانە کە زۆر دایکوا وەکو مناڵەکە پاڵەکەیە لەگەڵ یا دروستەکە سێرەکەی و مناڵە هەستەکە هاوڕێژی هەیە لەگەڵ ئەنجامە زۆر گرنگەوە بۆی کە مامۆستا ئێستا من ویستم باسی ئەمە بکەیت جەنابەت هیچ مناڵەکان بۆ گەورەکانیش دادە سەحر خەتخەتێنیشتان بۆ بخوێنمەوە ئەوە تۆ قەتخەتێنە کردووە باشە باشە
ئەگەر من شتێکم لە بیرچوو بوو پێم بڵێ تکایە فەرموو. باشە ئەم خەتخەتێنە پێشینەکانی ئێمە ئەو وەختە خۆی ڕوونکردنەوە نەبووە هاتووە لە ڕێگەی یاریەوە ئەمە ئەم پێناسەی ئەو شوێنانی کردووە ڕاستەهێڵ چەماوەی کراوە چەماوەی داخراو چوارگۆشە سێگۆژە بازنە ئەمانە گۆشەی کراوە گۆشەی وەستاو ئەمانەی هەموو فێری مناڵ کردو بەبێ ئەوەی خۆی بزانێ چییە هەتا وردە وەردەگەیشتۆ ئەو قەناعەتەی کە ئەم هۆی ڕوونکردنەوەیە مافی ئەوەی هەیە ئەم لە بەریگا چونکە لە ژیانی ڕۆژانەیە بەکاری هەیە خەتخەتێن شەو بۆ ئەڵێن وەرە نازێ تۆش بێ خاڵ لە دوای ئیش و کاری ماڵ با ئەرچی قوتابخانە ئەنجام بدەین ڕۆژانە ئەو وەختە خەندە و خەرمان بانگ دەکەین بێن بۆ لامان هەتاکو و ئەوانیش بێن بۆ یاری بۆ خەتخەتێن و بە تەنیا نابێ شیلان ئەڵێ بڕۆین بۆ سوچی کۆڵان دەست بکەین بە خەتکێشان هەرکەس بەردی خۆی بێنێ خەتمان لێ نەشێوێنێ ئێستا تەڕۆوشک دەکەین بۆ یاری بۆ خەتخەتێن شەنگە ئەڵێ وەرە نازێ سەرەتا بۆ خەتخەتێن تا کۆتا ئەبێ تەواو تێ بگەین بەرد لە قەرەی خەت نەدەی کە بەردەکە یای لە خەتەکە ئیتر ئەوە کەوتووە ئەبێ نازێنێکە شەنگە دەست پێ بکەن شیلان ئەڵێ بێ خاڵ تۆش وەک نازێ وای لە یاری زۆر بە ئاگای زوو کە بە هەنگەشەلە خانە ببڕە بە پەلە کۆمەڵ ئەڵێن ئافرین خەندە و خەرمان هەموو بە چەپڵە ڕێزان ماڵ ئاوا لە خەتخەتێن دایە و بابە چاوەڕێن وا ڕاهاتون ئێمەی جوان لە دوای یاری و پشودان شاناز دەڵێ بەرەو ماڵ دەبینەوە وانە دەنووسینەوە بۆ مامۆستا بۆ دایە پەیمان نوێ دەکەینەوە خوێندن بکەین بە پیشە کۆشش بکەین هەمیشە یعنی یاریەکان لە کاتی خۆیان خوێندنەکەش لە یاد نەکات ئەم مناڵە وا لێ بکەی هەر پێی نەڵێ ئەبێ تۆ سڵم بۆ بێنی ئەبێ هەمووی لە بەرکەی لە بەری نەکەی دارێ بۆ خەمە ناو ئاوە بەز لە جۆ کڕەکەم کاکە تۆ چی ئەمە مناڵێکە بەقەدەر توانا و هەست و هزر و بیری خۆی مامەڵە ئەکات لەبەر ئەوە لە هەموو بۆشایەک لەو بۆشایانە ئەبێ باوکوتایەک ئاگادار بێ ئەو بۆشایانی بۆ پڕکاتەوە بۆ ئەوەی مانوو نەبێت ئەوە ئەبینی لە پۆلەکانجە کە چل دقە کاکە زەرکۆ 5 دقەیەک بۆ گۆرانی و بۆ چەبڵەن لە ڕێزان و بۆ قسەی خۆش و ئەوانەیە بۆ ئەوەی ئەو ماندووبوونەی کەوا لە چارەیەکە یاخو لە 25 دقا 20 دقا قوتابێکە بیهێنیتەوە بۆ ناو دنیای خوێندن و نووسین و فێر باش. لەگەڵ ئەوەی ساحر زۆر جارەڵین ئێمە منداڵ پێویستە بە دنیای خۆی ئاشنابێت مامۆستا ئێمە زۆر جار بەداخەوە گەورەکان ڕێگرین لە بەردەمە دنیاە یعنی دایک و باوکان پێم خۆشە بۆ ئەزمونە جوانی کە تۆ هاتە لە پەروەردەکردنی مناڵە هەتاوکو ئەم تەمەنە شەر خزمەتیانەکەی ئێستا دایک و باوکەکان مناڵەکانە ترسێنن تێکەڵی مناڵی کە نەبێت مناڵەکانە ترسێنن تێکەڵی مناڵی داوسەکەی نەبێت مناڵەکان نایڵن لە دەرگاکە بچێتەوە دیۆ نایڵن تێکەڵی کەس بێت ئەبینی ئەم مناڵە لە چوارچێوەی دیوارێکا چیش کەبات ئایپاد و مۆبایلەکە کە بچینەوە سەرەوە چەند گرنگە دایک و باوکان تۆزێ مناڵەکانیان ئازادکەن با کاتێکیان هەبێ کات لە شوقەکانان وڵی سا پارچان بۆ دروست کردوون کۆمەڵە یاریشی تایە کۆمەڵە مناڵ کۆبنەوە دەبا مناڵەکەی تۆ بچ یاریان لەگەڵا بکە ئازادی کە با بۆ خۆی بتوانێت ئەو کاتێک خۆی بەسەر بەرێ سژنی نەکەی مناڵەکەمان ڕێنمایی تۆ چییە مامۆستا بۆ ئەو دایک و باوکانە کە ئازادی لێ نەسەن ئەم ئەمین سەپانەی لە خزمەتی ئێوە و لە خزمەتی جەماوەرایە قسایەکەم منیش لە باتی مۆبایلێ دوانم پێیە بۆ دنیاکە وای لێ هاتووە ئەگەر کاگە زەرخۆدا لە سەحەر کۆمنتێکم بۆ بنووسن ئەبێ من وەڵامی بمەوە 5,000 من فرێندم هەیە واتەنی ئەبێ من هیچ نەبێ ئەوان بۆ ئەوەی بێبەژ نەبن لە جوابانەوە من و بەهایەک بۆ هینی ئەوکەین ئەبێ مەجبورم میگم بەڵام خۆ دایک و باوک شتێکە مناڵ
ئەتوانێ وەک پێویست پەروەردەی بکە. بۆ نمونە ئەگەر ئەو هەربیستی ئەم مۆبایلە بەکاربێنێ ئەوەنە بەکاری بێنێ کە پێویستێتی ئەوەنە بەکاری بێنێ پێویستێتی وانەکەت بنووسەرەوە دوایش پێکەوە نەکەین مۆبایلەکە سیرەکەین ئەبێ وای لێ بکەی ئەو کەناڵانەی کە خزمەت بە پەروەردەی مناڵ ناکە ئەوانەی لێ دوورخەیتەوە لەبەرەوەی ئێمە خێزان بەڕاستی زۆر تاوانبارە بە خۆشمەوە بەرامبەر بە پەروەردەکردنی مناڵ چونکە مناڵ بە لاساییکردنەوە فێری شت ئەبێ کە سێری تۆی کرد ئەوەی تایە مەجبور ئەبێ ئەویش لاسایی تۆ بکات و هەمان ڕێچکە بگرێت بەڵام لەبەر ئەوە ئەم مناڵە خەڵاتی خوایە خۆی بۆ تەهۆی دروستکردنی ئەم مناڵە ئەبێ ڕێڕەوێکی پەروەردەی سەردەمیانە پڕ بێ لە کولتوری نەتەوایەتی ئەوەی بۆ فەراهم بهێنێ بۆ ئەوەی ئەویش تۆ چۆن تەحملی ئەو توانایە ناکەی ئەویش ببێتە ئەوەی کەوا مناڵێکی ژیکەڵە دەرچێ بتوانێت خزمەتی کۆمەڵ و خزمەتی دایک و باوک و نەتەوەکەی بکات. ئەگە بە کورتی پەمان بڵێ وەڵامی پرسیارەکەی من کە لە بەڕێستم کرد گرنگی ئەم جۆرە لە یاریانە تەنانەت بۆ منداڵەکان بۆ ئەفمکە گەورەکانیش بۆ دایک و باوکەکانیان ئەوەی کە هاوبەش من لەگەڵیان و هەمەوەی کە خۆشیان چێژێکی لێوەرگرن زۆر جوانە یعنی ئەم ئەوەی کە من ئەیڵێم تۆش ئەیزانی خەڵکانی کەش ئەیزانن ئەوانەی لە من شارەزان و مامۆستای منیشن ئەوانیش ئەیزانن من یعنی پێی بێ نابم تێناگەم یعنی بۆچی دایک و باوک خێزان بۆچی لە دروستبوونی ئایپات و مۆبایل و ئەمانە بەگوێی مناڵەکە ئەکەن بەڵام لە کۆمەڵێشی ترا بەگوێی مناڵەکە ناکەن کە جانی بە ئیجابیەکەی چاکەکەی ئەبێ ئەویان لە بەرچاو بگری بۆ ئەمریکایان یعنی ئەم نەکەی بە قوربانی بۆ ئایپاتۆی نەگە و کەلتورەکەی لەبیر بچێتەوە بە ئەم مناڵانە ئەڵێ حەزم لەوەیە بچین بۆ چاوێلان نەڵێ تەنیا مەڕۆ تۆش بگە خۆی بکە بە ڕەفیقی پێ بیکەی بە پێشەنگ ئەو چی ئەوێت ئەوەی بۆ بکەی ئەگەر لە زانین ئەو شتی ئەو ئەیکا شتێک نییە مناڵ وەک پێویست پەروەردە بکە بە جۆرێکی کرد لە جۆرەکان ئەو بیهێنێتەوە سەر ئەو مەسارەیەکەوە مناڵ سوودی لێوەرەگرێت. یاخوا دەست خۆش بێ مامۆستا سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کە هەمیشە بتوانین جیهانی مناڵەکانمان بە شێوەیەک مامەڵی لەگەڵا بکەین هەم مناڵەکە باڕاستێکی خراپە نەبین هەم بشتوانین ئەو چێژەی کە لەو تەمەنی خۆیان هەتی بیبینێ بەو یاریانەی کە هەیە دووبارە سپاس بۆ تۆ زۆر زۆر بەخێر ئێوەش دەکەم جار ئەوە بابەتەکان دەمەزەر دەکەینەوە یاخوا بەخێر بێ مامۆستا گیان سپاس بۆ تۆ قوربان زۆر زۆر بەخێر بێ